جیاوازێکی لەگەڵ تۆ ئەم کەسە زیرەکترا بەدڵنیایی و بەڕێزان تۆش ئەتوانی زیرەک ببی تۆش ئەتوانی مەسەلەن ئەو کاتێکی لە بەردەستا هەیە ئیستیغلالی پێی بۆی باشترین دەرەجە بێ تۆش ئەتوانی واز داوایانی بێنە ڕاستە ئەمە ناکرێ هەموو کەسێکە داوای بێ بەڵام وەرە تۆ فێری بزنسێک بە تۆ وەرە فێری زمانێک ببە تۆ وەرە فێری کارێک ببە تۆ وەرە فێری داهێنراوێکی تازە ببە وەرە بە دوای شتا بگەڕێ ینی تەسەووڕکە بەڕێزان زۆر دەوڵەت هەیە لە دنیا هیوادارم ڕۆژێک ئەم دەرفەتە بۆ ئێوەی بەڕێزیش بڕەخسێک کە بتوانن سەردانی دەوڵەتانی دنیا بکەن ببینن ئایا گەنجەکانیان چۆنە ژین ئایا ژیان و گوزەرانی هاوڵاتیان لەو دەوڵەتانەیە چۆنە بەلاتانەوە سیر نەبێ بەڕێزان ینی گەنج لەم وڵاتی ئێمەیە تەنیا تەماشاکەی بیانیان درەنگ لە خەو هەڵەسێت تەماشاکەی بیانیان ئەم هەموو کاتەی لێ ئەڕوا بێەوەی کە ئیستیغلالی بکە بەوەی کە ئیسفادەیەک لەم کاتە گرنگانە بکە کە هەمووتان یەکێک لە سەحابەکانە پێما بە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت ئەفەرمێ ئەڵێ کات نەیبڕی ئەتبڕێت خۆ ئەمە قسەیەکی زۆر جوانە بۆ نەیبڕێت بڕێ لەبەرەوەی کە تەماشا بکە ئەم کاتە یعنی تێئەپەڕێت ئەم کاتە تێئەپەڕێت بەڕێزان ئەم کاتە ئەڕوات ینی تۆ تەماشا بکە لە سەعاتێکە مەسەڵەن لە ئیمتیحاناتە 2 سەعات کاتت هەیە ئێ باشە ئەم 2 سەعاتە تۆ ئەگەر فریای خۆت نەکەوی تەماشاکەی ئەو ئەڕوات چاوەڕێی تۆ ناکە لە ڕاستیە با فڵان کەس بێ با فڵان کەس بێ ئەگەر تەماشا بکەن ئەم برادەرەش لێرە ئەم برادرە ئەم بەڕێزە ئەوێت کاتەکە بگرێت بەس ناتوانێت لە ڕاستیە ناتوانێت بگرێت کاتەکە ئەڕوات کات ناوەستێت کات چاوەڕێی هیچ کەسێک ناکات وەک لە وێنەکانایی بینن ئەبێت کاتەکانە بە جۆرێک لە جۆرەکان دابەش بکەیت بتوانیت چی کاتێکی باش هەڵبژێری بۆ چالاکیەکی باش و لە ڕاستی شاجارێک ترێڵێمەوە as a time is always limited کاتەکان هەمیشە سنووردارن effective time management allows individual to assign specific time to activity as a pairs their importance بەڵێزان ئەمەش یەکێکی ترە لەو فاکتەرانەی کە ئەتوانین کاتەکانمان ڕێک بخەین و کاتی تایبەت دروست بکەین بۆ چالاکیە تایبەتەکان و ئەتوانین ئەو کاتانە هەڵبژێرین بۆ تاکە کەسەکانمان و ئەو کاتانە هەڵبژێرین بۆ ئەوەی کە ئێمە کاتەکان بە جۆرێک لە جۆرەکان سوودی لێوەرگرین ئایا بزانین ئەمە چۆنەوێت ask yourself which activity is more important and how much time should be allocated to سێکم بەڕێزم ئەگەر تۆ بتێ بەرنامە بۆ کاتەکەی خۆت دابنیت ئەبێ تۆ لە خۆت بپرسیت ask yourself which activity is more important ئایا کام چالاکی لە هەمووی گرنگترە how much time should be allocated to چەندێک کاتی پێویستە بۆ ئەوەی کە چی بکەین بۆ ئەوەی کە تۆ کاتی بۆ تەرخانکەی بۆ ئەو چالاکی کە ئامانجدا مەسەڵەن بەڕێزان ئەگەر تۆ بتێ بزنسێک بکەی ئەگەر تۆ بتێ ئیشێک بکەی تۆ پێش هەموو شتێک سێری ئەو کاتە بکە کە چییە کە پێویستی پێیتی ئەو چالاکیە یاخود ئەو بزنسە تەماشا بکە بەڕێزان هەموو کەسێک لە ژیانی تایبەتی خۆیان هەموو تاکێک کاتێک کە ئەوێت دەستکات بە ئەنجامدانی پرۆژەیەک تەماشاکەی چییە تەماشاکی کۆمەڵێ چالاکی کۆمەڵێک بیرۆکەی جیاواز ئایدەی جیاوازێت بەمێشکە یعنی تۆ پێش هەموو شتێک بیر بکەرەوە ئایا کام چالاکیە which activity is more important کام چالاکیە لە هەمووی گرنگترە تۆ تەماشا بکە یەکسەر بڕۆسەرەوە یاخود بەرەمرەیەکی تر تۆ فێرخوازی لە پەیمانگەی تەکنیکی کوردستان تەماشا بکە بەڕێزان چەندین دەرسی جیاواز تێ دەرسێک تێ مەسەڵەن ئیحسایە دەرسێک تێ مارکتینگە دەستێک تێ کەستەمە سێڤیسە استراتیژی تێ تایم مەنەجمنت تێ یاخود هەر شتێکی ترە تێ بۆ ئەوەی کە تۆ سەرکەوتوو بیت ئەبێ بزانیت لە کام مادەیە زەعیفیت یاخود لە کام مادەیە توانات کە ئەبێ کاتی زیاتر بە ئەو مادەی تەرخان بکەیت لە پێناو قەرەبووکردنەوەی ئەو نەزانی تۆ بۆ ئەوەی کە زانیاری پێویست بەدەستبێنی بۆ ئەوەی کە تۆ بتوانیت بە تاوەتی کۆنتڕۆڵی ئەو مەنهەجە بکەی یا ئەو مادەیە بکەیت سەیری کە بەڕێزان لە ژیانی هەر تاکێک لە تاکەکانی کۆمەڵگەیە لە ژیانی هەر یەکێک لە ئێمەیە بە هەموو جیاوازیەکانمانەوە کۆمەڵی فاکتەر هەیە کە ئەوش ئەوەیە کە ئایا
کام گرنگترە یان ئەتوانین بڵین گرنگ هەیە لەگەڵ گرنگتر هەیە لەگەڵ گرنگترینە هەیە بەڕێزان گرنگ گرنگتر گرنگترین ئەبێ تۆ بزانیت کامیان لە هەمووی گرنگترە زیاتر فۆکس بکەیتە سەرەوە لە ئیمتیحاناتە مەسەڵەن لە قاعەیە دانیشتووی یاخود لە کاتی ئیمتیحاناتە ئەتەوێت سەعی بکەیت یەک کتێبێکی گەورە لە بەردەستە زیاتر لە 100 پەڕە چوزانم 90 پەڕە 150 پەڕە هەرچەندێک بێت تۆ ناتوانی یعنی هەموومان دەزانین تەبیعەتی مەسەڵەن هەموو فێرخوازەکانمان زۆربەی زۆری ناڵێم هەمووی زۆربەی زۆری بیرێکەوێتە هەفتەی پێش ئیمتیحانات سەعیەکات یاخود هەر بۆ بەیانی کە ئیمتیحان ئەو وەختە بڕیارە سەعی بکە باش تۆ ناتوانانی 150 لاپەڕە یاخود 150 پەڕە لە ماوەی شەو ڕۆژەکە کۆنتڕۆڵ بکەیت کەواتە ناچار ئەبی چی بکەیت کەواتە ناچار ئەبی پەنابەری بۆ ئەم دەستوری کە لە مەشکی توە دروستە بێت گرنگ گرنگترین یاخود گرنگ گرنگتر گرنگترین ئەبێ بزانی کامی گرنگترینە زیاتر فۆکس بکەیتەوە چونکە مستحیلە ناتوانێت لە شەو ڕۆژەکە 150 پەڕە دەرەقی هەر ناکرێت مستحیل هیچ کەسێک پێی ناکرێت کەواتە گرنگترینەکان هەڵەبژێریت بۆ ئەوەی کە ئامانجەکەت بپەیتەوە and how much time should be allocated و چەندێک کاتی پێویستە لەوەیە مەسەڵەن دەرسی ئاماری یاخود لەوەیە دەرسی محاسبە لەوەیە دەرسی استراتیژی چوزانم یەکێک لەم دەرسانە 2 ساعتی پێویست بێ بۆ ساییکردن لەوەیە دەرسێکی تر 4 ساعتی پێویست بێ لەوەیە دەرسێکی تر نیو ساعتی پێویست بێ کەواتە ئەبێ ئەم کاتانە دەستنیشان بکەی بەڕێزان تۆ ئەو کاتە پلانێک دەبێت تۆ ئەو کاتە استراتیژیکی باش دەبێت بۆ ڕێخستنی کاتەکانی خۆت لە پێناو بەدەستهێنانی ئامانجەکان و پاشان now which work should be done early and which can be done a little early کەواتە کام لە کارەکان پێویستە زووتر تەواو بکرێت now which work یعنی کام کار پێویستە now which work should be done کام کار پێویستە تەواو بکرێت early بەزووی و and which can be done a little early کەواتە کامەشیان پێویستە کەمتر یاخود نەختێک درەنگتر تاخیر بکرێت لەیتە نەختێک درەنگتر تاخیر بکرێت لە پێناو چیە لە پێناو ئەوەی کە ئەو کاریان ئەنجام بدەیت کەواتە ئەم دوو ڕستەیە ئەم دوو معادلەیە ئەتوانێت سوودی لێوە بی و ئایا کام کاتیان زووتر تەواو بکرێت و کام کاتیان کەمێک تاخیرتر بکرێت و کام چالاکی گرنگە و کام چالاکی گرنگترە و کام چالاکی گرنگترینە و and how much should be allocated یاخود time allocated time management plays a very important role not only in organization but also in our personal life سەریکەم بەڕێزم کەواتە لێرەش خەڵکی ترمانێ ڕێخستنی کاتەکان plays a very important role ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە یاخود یاریکی زۆر گەورەکە لە ژیانی چییە لە ژیانی تاک بە تاکی کۆمەڵگەیە ئەنی ئەوە نییە تۆ بە تەنیا بڵێ ئێمە لەناو دامەزراوەکانە مەسەڵەن کاتێکی دیاریکراومانێت تۆ تەماشا بکە کاتێکە بینیت کارمەندێکە یاخود مۆزەفێکە لە کاتی تایبەت ئیشەکات تەماشاکەی فەرقی هەیە لەگەڵ ئەو مۆزەفی کە لە کەرتی حکومیە کارەکان بەس نییە بڵین ئەوەی کە لە کەرتی تایبەتە زیاتر چوزانم باشترە یا زیرەکتیە هەر شتێکە بەڵام ئەوەی کە لە کەرتی تایبەت کارەکات کەمتر کاتی هەیە بەڕێزان ئەوەی کە لە کەرتی تایبەت کارەکات مەسەڵەن یعنی بە جۆرێک لە جۆرەکان ئەو زیاتر قەدری کاتەکان ئەگرێ بۆ لەبەر ئەوەی کە کەرتی تایبەت ئەوە فەرمانبەر دامەزرێنێت کە پێویستی پێیەتی لە ڕاستیە ناڕوا زیاتر خەڵک تاینکە بەڵام بەداخەوە ئەبینی لە دامەزراوە حکومەکانە خەڵک زیاتر مەسەڵەن فەرمانبەر زیاترەیە چ لە جامیعەکان بێت چ لە پەیمانگاکان بێت چ لە چوزان هەموو دام و دەستگاکان بێت کەواتە یعنی گرنگی کات یعنی تەنیا ئەوە نییە مەسەڵەن لە ئیش و کارەکانمانە لە کەرتی تایبەتە بیان لە کەرتی حکومیە بیان ئەو کەسانی کە خاوەن بزنسێکی تایبەت بەخۆیان مەسەڵەن کەواتە ڕێخستنی کات لە ژیانی تاک بە تاکی کۆمەڵگەیە گرنگە تۆ تەماشا بکە بەڕێزان ئەو کەسانەی مەسەڵەن ڕێخستنی کاتیان پێوە دیارە ئەتوانی سەیری ژیانی خۆت بکەی یعنی ئەتوانی لەم چرکەیە هەریکێک لە ئێمە ئەتوانێت سەیری ژیانی خۆی بکات ئەتوانێت بەس بە ڕێخستنی کاتەکانی بزانێ ینی بزانێت ئایا کەسێکی سەرکەوتووە یا کەسێکی سەرکەوتوو نییە ئایا ئەتوانێت بزانێت کەسێکە ژیانی چۆنە هەر لەم چرکەیە بەڕێزان ئەتوانیت یەک هەڵسەنگاندنی ئیڤالوێشنێک بۆ ژیانی تایبەتی خۆت بکە یعنی تۆ سەیری خۆت بکە
لیستێک دروست بکە کە دواتریش باسی ئەو لیستاکەین و ئینشەڵا داشەندرێت بزانە تا چەند سوودن لە کاتەکان وەرگرە قەڵم وەرەقەی بگرە دەستەوە بزانە تا چەند سوودن لەو کاتە هەیە وەربگرێتەوە ئەگەر توانی بێتە لە ساڵ 50 سوود لە کاتەکەت وەربگری بەدڵنیاییەوە ئەو کەسێکی سەرکەوتووی ئەوە بەدڵنیاییەوە تۆ خاوەن بزنسی ئەوە بەدڵنیاییەوە تۆ خاوەن کاری ینی تۆرەمەکە بە قیاسێک بۆ بکەن ئەگەر توانیتت سوودت لە ساڵ 50 ڕۆژەکەت وەرگرت سوودت لە 10 سەعاتی ڕۆژەکەت وەرگرت یان توانیتە سوودت لە 8 سەعاتی ڕۆژەکەت وەرگرت من بە گرنگیەوە پێت ئەڵێم تۆ خاوەنکاری خاوەن بیرۆکەی خاوەن بزنسی خۆتی ئەگەر ئەم ڕۆژ خاوەن بزنس نەبی بە دڵنیاییەوە بەهۆی ئەوەی کە تۆ فێرخوازیت بە دڵنیاییەوە لە داهاتووە تۆ ئەتوانی ببی بە خاوەن بزنس بەس بۆ مەرجەی لە ڕۆژەکەتا لە 24 سەعاتە 8 سەعاتی یاخود ئەتوانی کەمیشی بکەیتەوە بۆ 6 سەعاتی سوودت لە کاتەکەی خۆت وەرگری بێ کاکەی جان ئەمە بۆ وڵاتانی دنیا ئەمە قیاسێکە وەرە تۆ لەم وڵاتی کوردستانەیە کە ئێستا فێرخوازی لە ڕۆژەکەتە بە گرنگیەوە پێت ئەڵێم 4 سەعات سوود لە ڕۆژەکەت وەربگرە فێرخوازیت ئەگەر تۆ لە داهاتووە یعنی مستحیلە ئەبی بە خاوەن بزنس ئەم 4 سەعاتە بە فێربوونی زمانە ئەم 4 سەعاتە بە فێربوونی کارە ینی بە دوایە بگەڕێ ئایا پرسیارکە ئایا لە مامۆستاد لە خەڵکانی خەبیر لە پسپۆڕەکانت پرسیارکە بڵێ چ کارێک گرنگە بیکەن هەڵسەنگاندنی بۆ ژیانی خۆت بکە ینی هەزاران دەرفەتی کاری جیاوازێ هەزاران پرۆژە و مەشارەعی جیاوازێک کە ئەتوانی سوودی لێوەرگری لە پێنەوە ژیانی خۆتە من ئەوە پێڵم بۆ قسەی ناکەین ئەوان لە شەو ڕۆژێکە لە یابان لە شەو ڕۆژێکە 4 سەعاتە من پێت دەڵێم تۆ 4 سەعات بیر بکەرەوە بزانە ئەم وڵاتە پێش ئەکەوێت بزانە خۆت پێش ئەکەوێنی خێزانەکەت پێشەخەی وڵاتەکەشت پێشەخەی لە کۆتاییە کەواتە a very important role not only in our organization بەڵکو چۆ but in our personal life لە ژیانی تایبەتی یەک بە یەکمان کات گرنگی خۆی هەیە و ڕۆڵی خۆی هەیە ئەتوانین استیغلالی بکەین لە پێناو بەدەستهێنانی دەیان ئامانجی جۆر بە جۆردا